ڕانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەن دابڕانی خەڵک لە ناوەندە کەلتوریەکان هەن بیکەین بە دەرفەتی گەشەکردن و بیسەلمێنین کە بەردەوام سلێمانی لە هەر بارودۆخێکا بێت پشت لە ئەدەب و لە هونەر و لە کەلتور و لە فەرهەنگ و لە بواری نووسین و وەرگێڕان و داهێنانەکانی ناکە. پرۆژەکەمان زۆر لەمە گەورەتر بوو بەڵام بەهۆی بارودۆخی کۆرۆناوە لە هەر باخچەی گوڵێکمان هەڵبژاردووە بۆی بتوانین چالاکیەکان لە ماوەی هەفتەیەکا بە شێوەیەکی کراوە جێبەجێ بکەین. کاک دکتۆر سەبارەت بە داخستنی دەرگای قوتابخانەکان و کۆبوونەوەی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئەم پرسە بەکوێ گەشتووە؟ ئەمە تەنیا شوێنێکە بڕیار لەم بابەتایە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی هەرێمی کوردستانە ئەویش لەسەر بنەمای ئەو راپۆرتۆڵ سەنگەدانەی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستیکەن بڕیاری خۆی ئەیە تا ئیستا هیچ بڕیارێکی نوێ لەم بارەیەوە ڕانەگەێنراوە. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. دیارە لێرەدا پێشەنگای کتێب لە هەفتەی سلێمانیدا بەردەوامی هەیە. زیاتر لە 5,000 سەرچاوەی کتێب اخوان الرحمن الرحيم. شيء يصير في